ڕێکەوتنێک لە بینی هێزە سەرکیەکانی پێگەێنەری حکوومەتی هەرێمی کوردستان هەبوون و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە لەم پەرلەمانە پەسەند کراوە کۆمەڵە خاڵی ئەساس بەلای ئێمەوە گرنگن کە لەم وەرزا پێویستە جێبەجێ بکرێن یەکێک لە گرنگترینیان مەسەلەی پرۆژەی دەستورە کە لە خولی بێش و کاری باشی لەسەرکراوە ئێستا مەبەستمانە کە ئێمە هەوڵ بین لەم خولا لیژنەکە کارا بکرێتەوە بۆی پرۆژەی دەستور ئامادە بکرێت و لەم خولەی پێنجی پەرلەمانی کوردستان بێتە خاوەنی پەیڕەوێک بێتە خاوەنی دەستوری خۆی خاڵێکی تر کە زۆر گرنگە بە پێی ئەو ڕێکەوتنەی کە کراوە لە نێوان هێزە سیاسیەکانە مەسەلەی پێویستی بەوەی جێبەجێ بکرێەوە ئەو ڕێکەوتنانە یان کارنامەکەی حکوومەتی هەرێمێکێک لەوانە مەسەلەی لامەرکەزیەتە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەلامانەوە گرنگە کە ئەو لامەرکەزیەتە جێبەجێ بکرێت و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە دادپەروەری لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەبێ سێ هەم مەسەلەی ئازادیەکانە ئێمە ئازانی لێرە و لەوێ ئازادی پێشێ لەکرێ لەم هەرێمە بۆ ناو پاراستنی ناو ناوبانگی هەرێمەکەمان پێویستمان بەوە داواش لە هەموو فراکسیۆنەکانەکەین بەیەکەوە لەگە سەرۆکاتی پەرلەمانە بتوانین ڕۆلی کاریگەری خۆیان بینین بۆی کە ئەم ئازادیانە بەرکەماڵ بێ ئازادی پێشێل نەکرێ ئازادیەکان قۆڕەخ نەکرێت چوونەکەین بۆ ئەوەی کە لە گرێ بەستەنەوتیەکانە حکوومەت پیاچوونەوە بە گرێ بەستەنەوتیەکان بکاوە ئەو گرێ بەسانەی کە لە خاڵە سنوورەکان کراوە چاکسازی لە خاڵە سنوورەکان بکرێت.